سلااوان لێبێت لە بەردەوامی ئەو کار و چاڵاکیانەی سنتەری ڕۆشنبیری سۆران ڕێکی دەکات بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و دەرفەتی کار لێرە ئەمڕۆ خولێک بە کۆتادێک کە ناوڕۆکی خولەکە لە زاری مامۆستا سیاکۆ ڕاهێنەری خول وەردەگرم. مامۆستا سلااوت لێبێت ئەگەر شیکردنوویەک ڕوونکردنوێک لەبارەی ئەو خولە بکەی و چەند گرنگ بوو ئەم خولە لەم کاتەدا بۆ. بەڕاستی لە ڕوانگەی بەرپرسیارەتی تاکێک وەکو ئاشاریەکی شاری سۆران لەسەر ئەو پێداویستانێکی ئێستا لە بازاڕی کار زۆر گرنگم بۆ گەنجان و دابیان و دەرچوانی زانکۆکان ئێمە بە خۆشحاڵیەوە بەشداری ئەو کۆرسەمان کرد وەکو ڕاهێنەر کۆرسەکە ئامادەکاری تاکە بۆ بازاڕی کار کە کۆمەڵێک بابەتی گرنگی بازاڕی کار لە خۆ دەگرێ بۆ نمونە چۆن گەڕان بە دوای کار و چاوپێکەوتن و با بڵێن وتاردان هەروەها ئەو کارامەیانێکە لە بازاڕی کار زۆر گرنگن بۆ ئەوی کەسێک بتوانی سەرکەوتوو بێتن. کۆرسەکە بۆ ماوەی 4 هەفتە بە شێوەی چەند کاژمێرێک واتە زیاتر نزیکەی باڵێندە کاژمێر کۆرسەکە بەردەوام بوو. کۆمەڵێک گەنج لە شاری سۆران بەشدار بوون لە ڕێگەی سنتەری ڕۆشنبیری سۆران و بە پاڵپشتی کۆمەڵێک لە هاوڕێیان و برادر و بە شێوەیەکی خۆبەخشانە بەڕێوەچوو منیش وەک خۆبەخشانە بەشداری و کۆرسەم کردو هیوادارم سوودم پێگەیان دەبن. دەستەکان خۆشمان زۆر سپاس. ئەوەی دەبین ئێستا مەڕاستیمەکە لێرە بڕوانەمە بەسەر ئەو بەشداربوانەدا دابش دەکرێت کە لە خولی ئامادەکردنی تاک بۆ بازاڕی کار لێرە ئەم بڕوانەمێن. مامۆستا ڕێژیار سلااوت لێبێت. ماوەیەکە وەکو سنتەری ڕۆشنبیری سۆران لە ساڵی ڕابردووکە دەستان بەکار و چاڵەکیەکان کردووە. ئەم زۆرە خولانە چەند گرنگ بوون بۆ ئەو کەسانی کە بەشدار بوون لەم خولی ئامادەکاری. زۆر خێربن. ئامانجی سنتەری ڕۆشنبیری سۆران بەرە پێدانە بەتوانەکانی تاکەکان تاچی کۆمەڵگا لە بوارە جیاوازەکاندا و لەم خۆلەشدا کە خولی ئامادەکردنی تاکە و بازاڕی کار ئامانجمانەوە بوو کە بەتایبەت کە دەرچوانی قوتابیان و باڵێن قوتابیان و دەرچوانی زانکۆ پەیمانگەکان تێیدا بەشدار بوون. ئامانجمانەوە بوو کە ببین بە ڕێنیشاندەر و ڕێنمایی کارێکی باش بوون بەتایبەت لە دنیای کاری ئەوڕۆکەدا کە پێویستی بە کارەمەی و لە هاتووی زۆرەیە لە پاڵ بڕۆنامەدا بۆی بتوان بوون بە خاوەنی ئەو هەڵی کارانێک کە بڵاو دەکرێنەوە. ئەمان جێمە زیاتر بەرپێدانی توانەکانی ئەوان بۆ لە پاڵەوە بڕۆنامەیە کە هەیە نەبووی بتوانن لە دنیای کاری ئەوڕۆکەدا سوودمەند بن و لە هەڵی کارەکان بتوانن باسانی بەدەست بێنن. چەند کەس بەشدار بوون؟ هەردوو ڕەگەز بەشدار بوون یاخود بەتەنیا؟ نزیکەی 30 کەس بەشداری خۆلەکە بوون بەڵێ لە هەردوو ڕەگەز بەشدار بوومان هەبوو بەڵام ڕەگەزی ئافرەتەکان زیاتر بەشدار بوون و شەم بەراوان کەوتەوە. زۆر سپاس. زۆر سپاس. مامۆستا ڕێژیار بەرپرسی سنتەر ڕۆشنبیری سۆران ئێستا بڕوانامەکان بەسەر بەشداربوانی خول دابەشەکرێت کە 30 کەس بەشدار بوون لە مەڕاست یاخود لە خولەکە بۆ ماوەی 4 هەفتە بەخۆڕای ئەم خولە کە لێرە سنتەری ڕۆشنبیری سۆران ڕێکی خست بوو لەبارەی ئامادەکردنی تاک بۆ بازاڕی کار کە ئەوەش دەبێتە دەرفەتێکی باش بۆ ئەو بەشداروانەکە بەشداریان لەم خولە کردووە و دەبێتە هەندانێکیش وە بۆ ئەوەی کە بە ئاسانی لە بازاڕە کاریان دەست بکەوێت. باشە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ یەکێک لە بەشداربانی خول بکەم کە بزانم لەم خولە چی فێر بوو و چ شتێک لەو خولە فێر وە چەندە گرنگ بوو. سلااوت لێبێ 4 هەفتە بەشداری لەم خولەت کرد چی فێر بووی چی باس کرا مامۆستا سیاکۆ باسی چی دەکرد ئەم زۆرە خولانە چەندە گرنگە بۆ تاک لە ئیدارەی سۆران؟ لەم زۆرە خولانە ئیشەڵا زیاتر خولی زیاتر بکرێتەوە لەسەر ئەم بابەتانە لێرەدا باس لە ئامادەکردنی تاک بۆ بازاڕی کار کرا کە لە خولەکەدا باسی چەند بابەتێک کرا ئەویش ئامادەکردنی CV بوو و هەروەها چۆنیەتی ینی چۆنیەتی چاوپێکەوتن بۆ چاوپێکەوتنی کار و سوودێکی زۆرمان بینی ئیشەڵا پەرە بە تواناکانی تاک بدرێت بۆ ئەوەی تاکی کۆمەڵگا زیاتر بە گەشە بەتوانەکانی خۆ بدات. سپاس. سەرکەوتوو بێ.
ئەوەی بینتان کۆتاهێنان بە خولێک کە سنتەر ڕۆشنبیری سۆران ڕێکی خستووە 30 ئافرەت بەشدارن ئەمڕۆ بڕوانامیان لێرە بەسەردا بەش دەکرێت و خولەکە بۆ ماوەی 4 هەفتە لەلایەن مامۆستا سیاکۆ ڕاهێنەری خولەکە وانە بە شوێ پراکتیکی و تیۆری بە ئامادەبووان و بەشداربووان دەدرا ئەمڕۆژ کۆتایی بەم مەڕاسیم هات بەڵێ.